ئێمە وەک بەڕێوەبەتی چالاکی قوتابخانەکان گروپی سەمای کۆمەڵگەی پەروەردەی کوردستان بە سەمای پێکەوەژان بەشدارین لەم چالاکیەیە. سەماکە باز لە پێکەوەژانەکە ژیان باز لە دروستبوونی ژانەکە دروستبوونی مرۆڤایەتی لە ژیانی کە ژان دروست بوو ململانە هەیە لە کۆتاییە کە ئاماژەکە ئەوەیە کە ئێمە هەمومان پێکەوە ژین. يا اخو ابا بختي باش بخيرك بقول يا لقصك ولا شيء راكب دوايا يا خوتان لشويني من داب لهش صاليه و يبني وجم لدز دبنته من برمالي نيجي كي صدر وجيم راس ئەم نمایشە ئێمە نمایشی شانۆی باویلکە نمایشەکە ئێمە باسی کۆمەڵێک چیرۆک ئەکات باسی ئەو بابەتی مۆزای ئافراد کە هەندێکیان لە بابەتێکی ناحاڵیبوون و ناتێگەشتنەوە ئەبنە قوربانی باسی ئەو کەسانەکە کە خەڵک بە چ چاوێکی کەسێرانەکە کە ڕەگەزید و سێهەمن عەفو کۆمەڵێک چیرۆکی لە خۆگرتووە وەک شۆڕشێک ئەدرێت لە هەست و خەیاڵی بینەر کە بەڕاستی ئیتر ئەوە تا چەند بینەر خۆی بیر لە نمایشەکە بە چ جۆرێک ئەکاتەوە چه ئەنجامێکی هەیە لە بینینی ئەم نمایشەیە و چۆن لێکدانەوەی بۆ ئەکات و تا چەند کاریگەری هەیە لەسەر ئاستی تێگەشتنی بینەر ئەو ئەگەڕێتەوە بۆ بینەر. گومان لە ئێستا لە ڕووی شانەوە گروپی زۆر باشمان هەیە لە هەڵەبجە کە کۆمەڵێک ئافرەتی زۆر باش لەوێ کار ئەکەن و بەردەوامن و ئایدێکی زۆر گەش و ڕوون لە بەردەم ئەوانەیە و چاوەڕێ ئەکرێ و ئافرەتی زۆر چالاک و زۆر باشمانەیە گەر هاوکار بن بێگومان ئیشی زۆر باش و کاری زۆر بێوەنەتر ئەکرێت. زۆر سپاس بۆ تۆ گەورە بیانە بەڕێزەکان دووبارە زۆر بەخێر بێن پێم وایە بە ئێستا کاتی ئەوەیە دەستکەین بە بەرزڕاگرتنی یادەمەزنەکەمان.